چی شتێک بکەین بۆ ئەوەی پارێزراو بین لە سزاکانی ناوگۆڕ. یەکەم شت براکانم بریتێ لە تەوحید. هەر کەسە تەوحیدی نەبێ پارێزراو نابێ لە ناوگۆڕ. تەوحیدی هەبێ، خواپەرستی بە تاک و تەنها، دووربی لە هەموو شیرک و کوفرێک. ئینسان کە تەوحیدی هەبوو پارێزراوە بێ لە عەزابی قەبر ئینشاءالله. دووەم بریتێ لە تەخوای خوا، خۆپارێزیکردن لە خراپە و لە تاوان. ئەمەش هۆکارێکە بۆی پارێزراو بی لە سزاکانی ناوگۆڕ. سێم بریتێ لە نوێژ، لە ڕۆژوو، لە زەکات، لە حەج. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم لە ناو قەبرە مەلایکە دێ عەزابی ئینسانێک بدەن، ڕۆژوەکەی لە لای ڕاستی، نوێژەکانی، زەکاتەکەی، حەجەکەی، سەدەقەکەی، چاکەکانی بەعام چواردەوری ئەم مردوو ئەدەن، نایڵن عەزابی بدەن. ئەمانەش بۆ خۆی هۆکارێکن لەوەی ئەم ئینسانە بپارێزرێت لە سزاکانی ناوگۆڕ. و هەروەها بریتێ لە زیکرکردن بەعام، هەموو زیکرەکان، چاکەکردن لەگەڵ دایک و باوکە، ئەمرکردن بە چاکە و نەهیکردن لە خراپە، گەیاندنی سیلەی ڕەحم، ئەمانە هەمووی هۆکارن بۆی پارێزراو بی لە سزاکانی ناوگۆڕ. ڕەوشبەرزی، گریان لە ترسی خوایە سوبحانه وتعالى، گومانی باشبردن بە خەڵکی، لا ئیلاهە ئیلەڵڵاه کردن، سەڵاواتدان، ئەمانە هەمووی هۆکارن بۆ ئەوەی ئەم ئینسانە پارێزراو بێ لە سزاکانی ناوگۆڕ. ئەگەر مستحقیش بێت ئەم چاکانە ئەنجام بدە، ئینشاءالله خوا ڕەحمی پێکە و پارێزە لە سزاکانی ناوگۆڕ. و هەروەها ئەوانەی کەوا بە شەو ڕۆژی جومعە ئەمرن، هەر کەسە لە شەو ڕۆژی جومعە بمرێت ئینشاءالله پارێزراوە بێ لە عەزابی قەبر. ئەهلی علم خلافیان هەیە، ئایا پارێزراوە بێ لە عەزابی قەبر یاخود پرسیارەکانی لێ ناکەن. هەندێک لە ئەهلی علمە فەرموون وەکو ڕەحمەتێک خوا پرسیاری لێ ناکە شەو ڕۆژی جومعە، محاسبەی ناکە، سێ پرسیارەکەی ناوگۆڕ ئەو شەوە لێ ناکە، ئیسراحەتە تا ڕۆژی شەمە، لە ڕۆژی شەمە لێ ئەکرێت. هەندێکی تر ئەفەرموون نەخێر هەر لێی ناکرێت. هەندێکی تر ئەفەرموون عەزابی قەبر پارێزراوە بێ مادەم لە شەو ڕۆژی جومعە مردووە، بەمەرجێ ئەگەر موسڵمان بێ، خۆ کافر هەیە بە شەو ڕۆژی جومعە بمرێت، بەمەرجێ ئەگەر موسڵمان بێ لە شەو ڕۆژی جومعە بمرێ ئینشاءالله پارێزراوە بێ لە سزاکانی ناوگۆڕ. و هەروەها خوێندنی سوورەتی مولک، شەوان پێشەوەی بخەوی سوورەتی مولک، سوورەتی سەجدە، سوورەتی زومەر، سوورەتی ئیسراء، ئەمانە ئینسان پارێزراوەکە لە سزاکانی ناوگۆڕ. و هەروەها بریتێ لە شەهیدی، خاڵێکی تر بریتێ لە شەهیدی، ئەوانەی کەوا لە پێناوی خوا ئەمرن شەهید دەبن، یان ئەوانەی کە قیاسەکەنە سەر ئەمە، هەر کەسێک لە پێناوی خاک و وڵاتی خۆیان بمرێ، بەمەرجێ لە پێناوی خاک و وڵاتی خۆیان بمرێت شەهیدە ئەگەر موسڵمان بێت. ئەگەر کەسێک لە پێناوی سەرۆت و سامانەکەی خۆیان بمرێ لە ماڵەوە، کەسێک دێت دزیلێکە ئەی کوژێت ئەمە شەهیدە، کەسێک دیوارەکەی بەسەریە ئەمانە شەهیدن پارێزراوە بن لە عەزابی قەبر. کەسێکە ڕوا بۆ ئیشێکی خێر مار پێوێدا، ئەوانەی لە حادیسەی سەیارە ئەمرن، ئەوانەی بە سەرەتان ئەمرن، ئەوانەی بە سیل ئەمرن، ئەوانەی ناوسکێشە ئەگرن و ئەمرن، ئەجە مەعیدە بێ، گورچیلە بێ، ڕیخۆڵە بێ، دڵ بێ، ئەمانە هەمووی بەهۆی ئەم نەخۆشیانەوە بمرن ئینشاءالله پارێزراوە بن لە سزاکانی ناوگۆڕ. خاڵێکی تر بریتێ لە سەدەقەکردن، خێرکردن، ئینسان پارێزراوەکە لە سزاکانی ناوگۆڕ. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم الصدقة تدفع البلاء، سەدەقەکردن، خێرکردن بەڵا لابە، عەزابی قەبریش بەڵایە، بۆیە خێرکردن و چاکەکردن ئەمانە بەڵا ناڵە. کۆتا خاڵ براکانم بریتێ لە دوعا، گەورەترین چەکە دوعا بۆی پارێزراو بین لە هەموو فیتنەیەک، لە هەموو بەڵایەک. یەک لەو بەڵانە عەزابی قەبرە، بڵێن خۆیان داوا لێکم بۆ خاتری ناوە جوانەکانی هەمومان پارێزراو کەی لە عەزابی قەبر. خۆیان داوا لێکم بۆ خاتری ناوە جوانەکانت و سیفاتە بەرزەکانت هەمومان پارێزراو کەی لە سزاکانی ناوگۆڕ. خوا هەمومان پارێزی لە سزاکانی ناوگۆڕ. پەروەردگار هەر هەموو موسڵمانان پارێزراو کەی لە سزاکانی ناوگۆڕ.